سارا منشكبم برادری خۆمە تاکۆ ئەم دەقەیە حەفەت دەفتەر دۆلاری تا سەرکراوە سارەکەش بایی 4 دەفتەرە تقریباً وەکو ساری جوانی ئۆتۆشۆ تقریباً 200 سارە بەرەو زیاترە وەکو ساری دریفت تقریباً 54 ساری دریفت حازرە ئێمە ئیشەکەمان چیە ئەوەیە ئەمە دووهەم ئۆتۆشۆیە دروستێک لە شاری سلێمانی بۆ ساڵی 2025 خەڵاتیان دەگرێت کە ئەم گەنجانە وردە بەرەو پێشکەوتنی نەڕۆن وەکو حاڵمان وەکو حاڵی ئەو وڵاتانی کە زیاترە اینجا من لێرەوە ئەمەوێ شۆنێکی ئامان بۆکەنەوە بە تایبەتی ئەو هەموو گەنجە لە جیاتی بچێتە سەرجادە و تووشی مشکلە و مەشاکیل و هین کا بێتە سەر شوێنێکی ئاوای هەبێ کابرا شتێکی وان ناکە لە سەرجادەیە. باشە ئۆتۆمبیلانە جیاوازیان چێ لە ئۆتۆمبیلێکی تر کە لە سەر شەقامەکانە؟ تقریبا خۆیان تیانە سە تقریبا 23 سارێکی تیایی سەرجادە نیە هەر بەکرێ نەشاتەوە بۆ ئێرە بەکرێ نەژەڕاتەوە شوێنی خۆی وە سارە وەکو دەستکاریەکە دەستکاری مەچینەیە دەستکاری جێڕە سارەکە بە بانزین ئیش ناکە سپنشن ینی دەبڵ و پێشوانی هەمووی دەستکاریەکرێ نزمە بێ بە سەرجادەکەیە ناتوانێت سەرجادی احتیادی لێ خوڕێت. نرخیان لە چەند بۆ چەندایە؟ سارەکە هەیە خۆی سارەکە لە تقریبا باید 2 دەفتەرە مۆسان 2 دەفتەر و 50 وەرەقە بە سێرێکی خۆی کابرا 10 دەفتەر دۆلاری تا سەرف کردووە ینی محدود نییە وەکوەوە ساری دەستکاری جیایە دەفتەری تا سەرف کردووە؟ سارە منشکەبم برادری خۆمە تاکۆ ئەم دەقەیە حەفەت دەفتەر دۆلاری تا سەرف کراوە سارەکەش بایی 4 دەفتەرە. ئەمە وەکو حەزە یاخود وەکوێک کە پارەی پێ دەرکاتەوە وەکو ئیمە ئیشی پارە نەپارە نیە ئەمە وەکو حەزێکە ساجاری وایە پۆست کراوە لەسەر هەرێمی کوردستان لە عێراقەوە لە بەغاوە شکل لەخوا بە زیابێ ئەمە 5 ساڵ ئێمە خەریکین لە بەسڕایە هەموو ساڵێکە ئەکرێ یەکەمیمان هێناوە ئی کورد بووە لە دریفتشە هەر کورد بووە جا ئێمە کە ئەو هەموو بارەیەمانێ و ئەو هەموو واشیەمانێ ئەو مسایقەمانەیە ینی دەستخۆشیی تاوایان لێکەمەگە ساحەیەکمان بنێ ئەم سارانە وەکو ئەوەی بڵێ وڵا مەسەلەکە مەجموعە زەلام بڵاوی کردبوو لەسەر پارە ئەوشتانە شتیوان نییە ئەمە وەکو حەزێکە کابرا کێش کەسێکێت و خولایەکیە لەوانی زەلامێکە بێت بۆ لە 2 گۆڵیە یەکێکەیە لە پلێستێشن نایە من برادری خۆم یەک گێمینە لە ماڵەوە تقریبا تەلەڤیزۆن و کۆمپیوتەر و شتەکەی 3-4 دەفتەری تا سەرف کردووە